یەکێک لەو قورسانەی لەو ئاڵنگاریانەی لەم قۆناغە هەمانە لە قۆناغی سێم ئاڵنگاریە یەکێک لە قورسیەکان کە هەمانە چییە؟ ئەوەیە چۆن هاندانی خۆم دایمەن بەردەوام بێت، چۆن بتوانم دایمەن هانی خۆم بەم ڕۆژانە. تەمان ئەمە نەک لە پۆلی 12 لە هەموو ژیانە ئەم کێشەیە دووبارە ئەبێتەوە. چۆن ئینسان هانی خۆی بە بەرزم بۆ ئەوی هانی خۆت بێ ئەبێ بژیت لە پێنا و پەیامێکی گەورەتر لە خۆت، گرنگتر لە خۆت. ئینسان ئەگەر علمی بۆ خۆی بێ تۆزە علمی بەسە، ئەگەر خواردنیشی بەس بۆ خۆی بێ بەشی ئەو ژوورە و بەسە تا قیامەت هەرەوە ناخۆی برنج لەگەڵ پاسۆلیا هەر بەقەدر ئەو ژوورە ئاخۆی زیاتر ئەگەر بەشی خۆ بێ بۆ پارەش وایە و بۆ علمیش وایە و بۆ خانوش وایە بۆ سەرش. بەس ئێمە بۆ ئەوە دروست نەکراوین تەنها بۆ خۆمان بین. ئەو کاتە خوای گەورە اختیبارەکەی وا ناکرد هەمومان بخاتە ناو ئەم مجتەمەعەوە بەجیا جارێکە لە شوێنێکی دروستە کرد و دایەنەوە تا مادەم اختیبارەکە اختیبار یعنی تاقیکردنەوەی خۆ مادەم تاقیکردنەوەکە بۆ ئەوەیە هەر خۆمان بوونایە جا بۆچی تێکەڵاوی کردمان مادەم تێکەڵی خەڵکی کردوین کەواتە تاقیکردنەوەکەمان لەگەڵ خەڵکایە و لە ناو خەڵکایە و بەشێکشی مەسئولیاتمانە بەرامبەر بە خەڵک. وازەحە چۆن؟ کە تۆ خوێنی باوکی من ئەو قسمیانەی لە مێشکتایە مەسەڵەن ئەتێ بشتە و بەشەیە ئەو بەشەیە ئەو بەش لە بینی خۆتی خوان نێت بێنە خوای جان چوومە هەر یەکێک لەمانە کە تۆ بەمنی بەنسیبەکەی بۆ من باشە نێتێکی سادقانە بێنە و دایمش نێتەکە دووبارە کەرەوە یا ڕەبی خوایە بمکەیتە هۆکارێک بۆ کەمکردنەوەی زوڵم بۆ باشترکردنی خەڵک فقط. ئیتر من نازانم ئەو بەشە چی ئەتر ئەو بەشە هەر شتێک ئەو بەشە ئەشەی لە دایرەیەکا بێ ئەشە بزنسێکی خۆت بێ لە داوەتوی دە 15 ساڵی داهاتووە ئەشە پارێزەرایەتی بێ ئەشە مامۆستایەتی بێ ئەشە پزیشکی بێ نازانم چی بەس ئەو نێتە سادقانە بێنە. ئەمە بەشێکەوات لێکە دائیمەن حافزت دەبێ دائیمەن چی دەبێ دائیمەن هاندانە دەبێ پاڵ دەبێ پاڵت پێوە بنێ کە تۆ بەشێکی ئەم جوهدەکەکەی ئەو هیچ لە بەرخوایە بەڵام بۆ خزمەتی ئەو خەڵکەیە ئەجاو خەڵکە 10 کەس ئیسفادەت لێکا یەکە ئیسفادەت لێکا 100 کەس ئیسفادەت لێکا ڕقم گرنگ نەبێ بەلاتۆ. ڕقم چی؟ هەزارەهای وەکو تۆ جۆ لە منەگرێ من نازانم کامیان دوعایەشی خێری بۆ کردم خوا پارەسومی لەوانەیە لە دەعمێک وایە لە مردنێک ئەڵڵاهو ئەعلەم و کەس نازانێت چی لە دڵی کەسە کەواتە ئەوهاب ئەگەر ئاوا بیرت کردەوە ئەم حافزە ئەم دافعە ئەم پاڵنەرەوات لێکاتەوە دائیمەن هەوڵ بێ جدی بی هەر ساردیژە بیتەوە طەبیعیە هەر طەبیعەتی نەفسی ئینسان وایە سار دەبێتەوە بۆیە پێویستی بە چی هەیە خاڵی دووەم بۆی پاڵنەرەکانت گەرم بێتەوانێ مامۆستایەکی دڵسۆزت هەیە جارجارە قسەی 10 دقیقە بەس قسەت بۆکە بەس یا بەس سێریەکەی تر تۆ تەحفیزە بی ئەکرێ ئەمانەشمان هەیە مەژڕێگەیەکی باش یان زیکر و ئەورادی ڕۆژانەی خۆت تێ قورئان خوێندنە زیکرە سەڵاواتە چییە ئیترەوە حافزێک دەدات یان ژیاننامەی دوو کەسایەتیە جارجارەی تۆزێک لە ژیاننامەکان خوێنیتەوە جارێکی تر چی دەداتێ حافزێک و هەوڵێکی کە دەداتێ. ئێمە من تەلەبەیە لەگەڵ خاڵمایی خوێن لە ساڵەکانی 79 لەو بینەیە لە 12 ئامادەیە لە سەلاحەدین لە مەکتەبی سەلاحەدین لە سلێمانی. طبعا ئەم تەلەبەیە کەالعادە خۆ دازان حکومەتی بەعث ئەگەر یەکێک گومانی لێ یەکێ بوایە مەسەلەن پێشمەرگەیە یا چوزان لەگەڵ تەنزیماتایە خۆی دەست نەکەوتایە یا براکەیە گرت یا باوکیە گرت یعنی ئەو معروفە یعنی یەکێکیە گرت و یای کوشت ئەمیش برایەکی لەو تەنزیمات و مەنزیماتە ئەمیش پۆلی 12 بێ برادرە وەڵا نزیکی بە کەلۆری ئەو مانگونی دوو مانگ خەریکە ئیزن دەدرێن و بڕۆنە ماڵەوە سەعی بکەن و امتحان شەوێکەی دەم بەسەری ئەوەی گرن پۆلی چەندە پۆلی 12 بەتوانە شەو مستەواشی باشە و ساڵانەدا معفوی عامیش بوو یعنی ئەو ساڵ معفوی عام هەبوو. ئەمە لای خۆمان بێ ئێستا گەنجێکی خۆمان بێ ئالەمانە تاواتر دنیای هاڵێ قەیسەری لێ بێ بە چەرمە چۆلەکە یا بێ بە چۆلەکە ئەنی شتەکانی لێ بەرچاو ڕەشە بێ و دنیای لێتە خوارە و موسیبەتەکە هاتووە مادەم موسیبەتەکە هاتووە وەڵڵاهی خوای گەورە قودرەت و تاقەی ڕوبەڕووبوونەوەی موسیبەتەکەشی یاوە بەزە بیدۆزیتەوە تازە موسیبەتەکە هاتووە هو بەعسە و سوعبەتی لەگەڵ ناکرێت واستە و ماسەش نییە بەعس یعنی تا بوو گیراوە دوو احتیمالە دێ یا ئیکوژن یا نایکوژن ئەگەر نایان کوژ دوو احتیمالە دێ یا ئەڕوا ئەم ساڵ یا ناڕوا وایە ئەوانێ ئەم ئەڵە دێ ئەگەر کوشتیشمیان خۆ من هەوڵی خۆمەرەدەم سعی خۆمەکەم ئەڵێ کاکە هیچم لێوە نایە ڕۆژانە تێم هەڵێن تێم هەڵنایەن دوای هەفتەیەک لەگرتن ئەڵێ بەس مەمنونم کتێبەکانم بۆ بێنم حس نەبێ محکەمە چییە کا بابیکە بەس با من سعی بکەم فقط کەستان لە سجنا سعیەکەن لە سجنەکەی ماڵەوە
ئەنێکتان پێتان وایە ماڵەکانتان سجنە لە بیرتان چۆتەوە خەڵک ئەو سجنەی تۆ بە بەهەشت دەزانێ لە خێمایەژی 9 ساڵە بۆ 10 ساڵە خەڵک لە خێمایەژی کاک کەمپی سووریەکان و کەمپی عێراقی وایەوە نییە خە لە بیرتان نچێت ئەلمیم کتێبەکانی بۆێنن دەسەکا بەسەعی هەر چۆنە بێت چێتە ئیمتیحان پێتان چۆنە گە پێتان بڵێم دووەمی سەر مەکتەبی سەلاحەدینە بێ باوکی من ئەمە ئەگەر زیرەک بێ هەر زیرەک ئەگەر بی ئێوێ هەر ئێوێ باشە ئەو بۆ کە شتێکی کەمان ئەوێ ئەڕێن بۆ لای فڵان کەس واستە ئەکەین ئەچین بۆ لای ئەو ئەچین ئەتەوێ من قەناعەتم وایە ئینسان ئەگەر شتی بێ هەوڵەدا نەتیجە عایدی من و تۆ نییە ئەوەی جوانە لە قیسەی ئەم گەنجەیە ئەوەی هەوڵی داوە نەک لە بەرەوەی دەرەجەیەنەوە دەرەجەشی نێنە هەر سپاس کراوە بۆ هەوڵی داوە هەوڵی تەسلیم نابێ تۆ هەوڵ بە نازانم نەتیجە چەنە هات نەهات خەلەلێکە یان خێرێکی گەورەی تێ وازە هەچۆن ئۆکێ کەواتە